بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش لەسەر ڕێگای هەولێر پیرمامم دیارە بەهۆی ئەم شەپۆلی بەفربارینەی ڕووی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کردووە سنووری پارێزگای هەولێریشی گرتوتەوە لە ئێستادا بەفرێکی چڕ دەبارێتن و وەکو دەبینن هەموو شوێنێکی سپی پۆش کردووە خەڵک لە نێو شاری هەولێر و لە نێو جەرگەی شاری هەولێرەوە ڕووی لە ناوچەکانی دەوروبەری پارێزگای هەولێر کردەوە بۆ ئەوەی وێ نەبگرن و لێرە شەڕەبەفر دەکەن خەڵکێکی زۆر هاتوتە دەرەوە و ینی جەنجالیەکی زۆر لەسەر شەقامەکانیش دروست بۆ خەڵک بە لێشا ڕوو لەو شوێنانە دەکاتکەوە بەفرێکی زۆر باریوە چەند هاونیشتیمانیەک لێرەن خەریکی شەڕەبەفرن پێم خۆشە قسەمان بۆ بکەن سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش قوربان چۆنیت باشیت پێم بڵێ لە چێن دەرێوە هاتی لاولێرێ کوو بوو بڕیارتاندا بینە ناو بەڵێ جۆکەی خۆشە و بەفر دەباری و بڵێ هەرێوەڵا لە مێژەیە لە خەرکی هەولێرێ بەفرمان نەدیتیا بەفر لە ناو جەرگەی هەولێرێ زۆر کەم دەباری هانا جەرگە لێرە کەم دەباری بەس لێرە باشەوە لە جۆکەی خۆش کردیا پێم بڵێ بەرنامەتان چیە دەتانەوێت چی بکەن وڵی شەڕ بەفرێش دەکەن ئێستا جدوار لە خۆشمان شۆڕ دەکەین و ناو هەولێری خۆشەویست هێشتان دەستم بە شەڕەبەفرینەکە نانە هێشتا مایە تازاتینیا دەی باشە ئەدی بەخۆشیتان ڕێژ سڵامانەیە عزیزی منی بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەمەی دەبینین ئیدی خەڵک پەیتا لە نێو شاری هەولێرەوە ڕوو لەو شوێنانە دەکات کە بەفرێکی زۆری لێباریەوە بێگومان لە سنووری قەزای پیرمام قەزای شەقلاوە تاوەکو دەچێتە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە هەموو ئەو سنوورانە بەفرێکی یەکجار زۆر باریوە ئەوەی هەیە لە سنووری پارێزگای هەولێر بە دیاریکراوی لە نزیک کۆمەلگای مەلاومەر و لە ناحیەی بەستۆڕە بەفرێکی زۆر باریوە کە دەکاتە سەر ڕێگای هەولێر پیرمام هەموو شوێنێکی سپی پۆش کردووە بەفرێکی نەرم دەبارێت خەڵک بۆ وێنەگرتن بوو بەسەربردننی کاتێکی خۆش ڕووی لەم سنوورە کردووە.